حەز دکەم ئیرۆ دیمەنێن جودا ژناوە باژارێ عەفرینێ بینم سەر ئەکرانێ وەهی نەدیتنە نه دیمەنێن شەڕن بێگومان لێ دیمەنێن هونەرینە دیمەنێن ڤیدیۆ کلیبەکێنە کۆ لە جەهێکی دیرۆکی یە عەفرینێ بخوا هاتنە کشاندن دیمەن لە کەلاها هۆری و پرە ڕۆمانی هاتنە گرتن هۆشیار ئیبش هەفدە ساڵیە لە گوندێ یاژیش گوندێ کانی گەورکەیە ji folklora Efrînê resîtaleke ciwan pêşkêş dike. Kesên ku dîmen kişandine jî û derhênerî kirine ji malbata hoşyar bixwane. Dîmenên gelekî ciwanên Efrînê di vê vîdeoklîbê de hene. Ev jî rûyekî din yê Efrînê. Her şad.